سەلام عەلەیکوم بەڕێزان، ڕێز و خۆشەویستیم بۆتانەیە. پێم خۆشە باسی ئەم بابەتتان بۆ بکەم. کۆمەڵێک خەڵک لە هەموو جیهانە بە دەرەجە یەک کێشەی قەڵەویە. خەڵکێکی یەکجار زۆر تووشی ئەم قەڵەوی و ئەم نەهاتنە خوارەوەی وەزن بووە. هەرچی چارەسەرێک دەخوات وەزن کەمێک بە زەحمەت دێتە خواری. خۆشەویستان، بە زۆر ڕێگا چارەسەری دابەزاننی وەزن دەکرێ، بەڵام من وای فکرم لێ کردەوە وای بە شێوەیەکی ئاسان وەکو تەجروبە و تاقیکردنەوە و وەکو ئەوەی کە پشت ڕاست کرایەتەوە و تەجروبە کرایە ئەم بەرهەمەمان هەیە. ئەم بەرهەمە بەرهەمێکی ڕۆکیە، بە ڕێگایەکی زۆر ئاسان و بە شێوەیەکی تەندروستی ڕۆژانە جارێک تا دوو جار بەکاری دێنی وەزنت دێتە خوارێ. خۆشەویستان، ئەو بەرهەمێکی ڕۆکیە، کۆمەڵێ سوودی زۆر گرنگی هەیە بۆ ئەو دابەزاندنە. ئەتوانین بڵێن دابەزانێکی زۆر بە تەندروستە. من ئەو بابەتم زۆر پێخۆشە باسکەم. هەندێک جار جۆمان لێ دەبێت دەڵێن بەنەوە چارەسەرێک وەزنی 10 کیلۆ لە مانگێک هاتێتە خوار. ئەوە زۆر خراپە، ئاگادار بن. ئەوە کۆمەڵێ هۆکار و سربیاتی خراپ لەسەر کلیەکانی دروستەکە. خۆشەویستان، باشترین دابەزاندن، باشترین شێوەی تەندروستی دەبێ دابەزانێکی سەبری تەدریجی بێ بۆ ئەوەی کۆمەڵێ سربیاتی خراپ لە دوای خۆی بەجێ نێرێ. ئەو بەرهەمەش بە شەرت و بە زەمان هەمانە. هەر کاتێک پێی چا نەبووی پارەکەت بۆ دەگەڕێنەوە. دڵنیات دەکەم 100%. سەلام عەلەیکوم.